بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە دادگای ناوژیوانی لەندەن حکوومەتی هەرێمی کوردستان 121 میلیۆن دلار بە کۆمپانیایی داناغاز دەدۆڕێنێت. لەلایەکی ترەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان راپۆرتێک لەبارەی پرۆژەی چاکسازی بڵاو دەکاتەوە. بە میواندارێک لە بەڕێزان عەلی حەمە ساڵح و سۆران عومەر ئەندامانی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم دوو پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگای لەندەن 121 میلیۆن دلار بە کۆمپانیای داناغاز دەدۆڕێنێت. کۆمپانیای داناغازی ئیماراتی یەکێکە لە کۆمپانیە گەورەکانی بواری وەبەرهێنانی غاز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئێستا لە هەرێمی کوردستان لە هەریەک لە کێڵگە غازیەکانی کۆرمۆر و چەمچەماڵ کار دەکات. کۆمپانیای داناغاز ڕۆژی سێشەممە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بەپێی بڕیاری دادگای لەندەن دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 121 میلیۆن دلاریان پێ بدات لە بەرامبەر دەرهێنانی غازی شل و چڕ کە لە ماوەی نێوان 30 حوزەیرانی 2015 تاوەکو 30 ئازاری 2016 داناغاز و هاوبەشەکانی لە هەرێمی کوردستان دەریان هێناوە. لە کاردانەوەی بەیاننامەکەی داناغازدا وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و بەیاننامەکەی داناغاز بە چاواشەکاری ناو دەبات. وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم باز لەوە دەکات دادگای لەندەن لە کۆی 19 داواکاری 18 داواکاری داناغازی ڕەت کردوتەوە. سامانە سروشتیەکانی هەرێم ئاماژە بەوەش دەکات ئەم هەنگاوەی داناغاز و هاوبەشەکانی کێشەکان قوڵتر دەکاتەوە. لە کاتێکدا کۆمپانیای ناوبراو ئاگاداری ئەو ڕەوشە ئابووریەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. بردنەوەی سکاڵایەک لە حکوومەتی هەرێم لەلایەن کۆمپانیای داناغاز لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش لە دوو سکاڵادا 2 میلیارد دلاری بە کۆمپانیای داناغاز دۆڕاندووە. لەلایەکی ترەوە داناغاز ئێستا دۆسیەیەکی تری ڕەوانەی دادگا کردووە داوای 19 میلیارد دلار لە حکوومەتی هەرێم دەکات و لە مانگی نۆی ئەم ساڵیش دادگای لەندەن دۆسیەکەی یەکلایی دەکاتەوە. بە بڕوای شارەزانی بواری نەوت و غاز هۆکاری بنەوەی سکاڵای داناغاز لە دادگای لەندەن دەگەڕێتەوە بۆ جۆری گرێبەستەکان و پابەندنەبوونی بەرپرسانی هەرێم بە گرێبەستەکانەوە. ئەو بڕەپارەی حکوومەتی هەرێم بە کۆمپانیای داناغازی دۆڕاندووە لە ماوەی ڕابردوو کە بڕەکەی زیاترە لە 2 میلیارد دلار بەشی 4 مانگی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات. کۆمپانیای داناغاز لە ساڵی 2007ەوە هاتۆتە هەرێمی کوردستان چەند گرێبەستێکی بۆ دەرهێنان و وەبەرهێنانی غازی سروشتی لە هەرێمی کوردستان واژۆ کردووە. ئێستاش لە هەریەک لە کێڵگەکانی کۆرمۆر و غازی چەمچەماڵ بەردەوامە لە کارکردن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگاڵیەکرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەو کێشەیەکی ئێستا لە نێوان کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێم دروست بووە کێشەکە لەسەر چییە؟ بەناوی خوای گەورە طبعاً ئەگەر کەمێ بە کورتی و بەڕوونی باسی کێشەکە بکەم ئەمەی کە ئێستا باسەکرێم 121 میلیۆن و ئەو بەیانەی ئەمڕۆی سامانە سروشتەکان بەشێکی بچووکە لە وێنەیەکی گەورە لە کێشەیەکی گەورە. لە ساڵی 2007 حکوومەتی هەرێم گرێبەستی کرد لەگەڵ داناغازا بۆ دوو کێڵگەی کۆرمۆر و لەگەڵ کێڵگەی چەمچەماڵە. دیارە گرێبەستەکە یاخود ڕێکەوتنێکی خراپ بووە. حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لەو ڕێکەوتنە خەڵەتی ئەجگار گەورەی کرد، عەرزی زۆر گەورەی بۆ داناغاز کرد، کەوتە کۆمەڵی هەڵەی زۆر گەورەوە. دوای ساڵێک زانی هەڵەی کردووە پەشیمان بووە لە گرێبەستەکەی بە شێوەیە لە شێوەکان ڕێگەی نەدا داناغاز چ لە حەقلی کۆرمۆر چ لە حەقلی چەمچەماڵ تەتویرکە. ئەم ڕێگرتن لە تەتویرکردنە بەرەمهێنانی گازی سروشتیە کۆمەڵێک زەرەری لێکەوتەوە. یەکەمیان ئەوە بوو کە ڕێگە نەدرا گازی سروشتی بەرهەم بێ بۆی لە کوردستانە کارەبای پێویستە بێت. دووەمیان پرۆژەی شارێکی گازیە بۆیە لە چەمچەماڵ دروست کرا کە نزیکەی سەرمای 10 میلیارد دلاری تێچوو 3000 مێگاوات کارەبا پرۆژەی گەورەی پترۆکیمیاوی دەیان پرۆشتی گەورەی تر لەم شارە هەبوو ئەوەی کە لە مێشکی ئینسانێکی مۆدێرنایە لەو شارە حزوری هەبوو سامانە سروشتیەکان و ئاشتێورامی ڕێگەیان لێگرت دواتر پارتیای ڕێگەی پێنەدا واتە لایەک نەهێش تەنمیە دروست ببێت
کێشەی کارەبا و کێشەی دارایش ئەگەر مەسەلەن گازی سروشتی بەرەم بێنرا لە چەند ساڵی ڕابردووە 500 میلیارد دلار نێدرا بە گازوایل ئەو هەموو زەرانت لێکەوت ئەمە دیوی یەکەمی دیوی دووەمی ئەوە بوو داناغاز دەستی کرد بە سکاڵا تۆمارکردن 2 میلیارد دلاریان بردەوە 100 میلیۆنیان بردەوە ئەمە جگە لەم 121 میلیۆنە و ئێستا سکاڵایکیان هەیە داناغاز کە مانجینۆ دانیشتن دەست پێەکەی محکەمە داوای 9 میلیارد هین 19 میلیارد دلاری ترەکە یعنی من پێم وایە ئەم کێشەیە هیچ کێشەیە نییە لە کوردستانە لەم کێشەیە گەورەتر بێت بۆچی لەبەر ئەوەی ڕێگەیان نەدا کێشەی دارایی لە کوردستانە چارەسەر بێت کێشەی کارەبا ئەمانتوانی ئێمە بەم غازی سروشتیە کە لە چەمچەماڵ و گرمیانە هەیە کێشەی کارەبا لە کوردستان بە یەکجاری چارەسەرکردن تەزوی کارەباش بفرۆشین بە عێراق لە ڕێگەی دانانی محەطاتی کارەبا ئێستا بۆ معلوماتە نیوەی محەطاتی کارەبای کوردستان کە کەرتی تایبەشە کوژاوەتەوە ئیش ناکە حکومەت شەبێ پارەی تەزوەکە بدات بە پێی گرێبەستەکە لەبەرەوەی گازی سروشتی نییە گازوایلیشی بۆ دابین ناکرێت ئەمە بە چاکسازیان تەبعاً لە قەڵەم داوە واتە نیوەی ئەوە ئیش کارەبامان نییە 15 میلیارد دلارمان دا بە گازوایل ئەوە تا چەندین میلیارد دلاری تریشە دۆڕێنین واتە سەبەبی کێشە ڕئیسیەکانی کوردستان داناغازە و چارەسەرکردنی کێشەکانیش هەر لەوێوەیە چ کێشە گەورەکان بۆیە من پێم وایە ئەمە تاکە مەحەطەیە ئێمە توانین یان هەرێمی کوردستانی پێ دەرباسکەین یان ئەم جەماعەتەی کە سیاسەتی نەوت بەڕێوە بن و بە تەواویمانە شکستیان خواردووە لە ڕابردووە هەرێمیان تووشی قەیران و نەهامەتیەکی هێزگار گەورە کردووە کێشەکان قوڵترەکەن و ئەمە بەشێکی ئەم کێشە سیاسیە لە ئاستی ناوخۆی سیاسیە لە ئاستی ئیقلیمی زۆر باشە دواتر دێنێ سەرەوە پرسە کاک سورەن زەنابشت بەخێر بێ سەبارەت بەو قەرزەی کە یاخود ئێستا و سکاڵانەی کە حکوومەتی هەرێم دۆڕاندوێتی لە بەرامبەر کۆمپانیای داناغاز بینی کۆی پارەکە چەندەوە بەشی چەند موچەی خەڵکی کوردستانی دەکرد ئەگەر ئەم ئەم سکاڵیان نەدۆڕاند بێ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو کاک عەلی وتی ئەم کەیسە کەیسێکی هەروە سادە نییە بە بەیاننامەیەک وەڵام بدرێتەوە ئەم کەیسە ئێمە 15 مانگە لەگەڵ کاک عەلی سکاڵامان لەسەر ئەوانە تۆمار کردووە کە بوونەتە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان بکەوێتە ژێرباری ئەو زیانە گەورە لە ڕێگەی داواکاری گشتیەوە سکاڵامان جوڵاندووە لەسەر ئەوانەی بوونەتە هۆکاری ئەوەی ئەم زیانە گەوریان بەسەر هەرێمی کوردستاندا هێناوە دیارە بەداخەوە کاتێک کە داواکاری گشتی نووسراوە کات بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان وەڵامی نادرێتەوە جارێکی تر نووسراوە کاتەوە جەخت لەوە کاتەوە کە ئێمە ڕوبەڕووی وەزارەت داواکاری گشتیمان کردوتەوە لەسەر ئەوانەی لە ساڵی 2007 ئەم گرێبەستەیان کردووە و لە گرێبەستەکە بوونەتە هۆکاریەوەی هەرێمی کوردستان بکەوێتە ژێرباری ئەم دۆڕاندنە گەورانەی کە ملیارات ینی پێشترێەوە لایەنە پەیوەندیدارەکان لەو مەترسی ئاگادار کردوتەوە جەناب لەگەڵ کاک عەلی ئێمە هەر سەرەتایی سکاڵای داناغاز ئەم شەکوایەمان لە ڕێی داواکاری گشتیەوە جوڵاندووە لەسەر لایەنی بەرامە چکە ناکرێم بێدەنگ بین لەوەی خەڵکێک بێ بە کەیفی خۆی گرێبەستێک بکات لەگەڵ کۆمپانیای داناغاز و دوایی هەڵەکانی ئەو گرێبەستە باجەکەی خەڵکی کوردستان بیدەن کە چەندین میلیارد دۆلارەکە ئەسڵی ئەمەش لە چیەوە هاتووە ئەسڵی ئەمە لێوە هاتووە کە ئاشتی هەورامی کەواژۆی لەسەر گرێبەستی نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و داناغازەیە هەڵی گەورەی کردووە لەکەیەوە گرێبەستەکەی کردووە لە ساڵی 2007 هەڵی گەورەکە چییە؟ هەڵە گەورەیەکە ئەوەیە کە کاتێک کە ئەم دوو کێڵگە غازیە گرنگە ئەدەن بە داناغاز بە جۆرێک گرێبەستەکە قبول دەکەن لە بەرژەوەندی داناغازە و دوایش کە دەزانن هەڵی گەورەیان کردووە بۆ ڕێگرتن لەوەی کە داناغاز قازانج بکە هاتوون کێشیان بۆ دروست کردووە ئەوش گرێبەستی هەیە و بە پێی گرێبەستەکە مافی خۆیەتی گرێبەستەکە بۆ ماوەی چەند ساڵەوەندەی واگەدار بن؟ گرێبەستەکە من نازانم ساڵەکەی چەنە بەڵام بە دڵنیاییەوە 25 ساڵ واتە بەو 25 ساڵەش تەواو نابێم ئەم کێشەیە ئەگەر حەل نەکرێت ئێستا چکە
چکار ئیدامەی هەیە و هەرێمی کوردستان بەو 25 ساڵە بەم کێشەیەوە بەردەوام بێت یاچێت ئەبێ هەموو خاکی کوردستان تەسلیمی داناغاز و ئەو کۆمپانیانە بکەین بۆی لی دەرچین بۆ معقول نییە قبول بکرێت ئاشتی هەورامی بڵێ فەرمووەرن ئێوە زیادەی نەوت و غاز کە ڕۆژانە 20,000 بەرمیلە باشە کۆندێسێ بێن بۆ خۆتان بیفرۆشن بە هەرچەنەیدەن پارەکەی بۆ خۆتان بەڵام ئێمە بە نرخی جیهانی بۆتان حیسابەکەین ئەگەر تەنێک غاز بدا بە $300 لە بازاڕی جیهانی بە $700 بێ ئاشتی هەورامی $400ەکەی بۆ خاتە باشە بەس ئێستا ئاشتی هەورامی لی بەرپرسیان ئەو خەڵکی تریشی ئەو سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز کە ئەو دوو کەسە بە فعلی تەحەکومیان بە سیاسەی نەوتی وەگرەوە ئێستا ئەو $2 ملیار کە تقریبا 1.96 ملیار دۆلارە دۆڕاندویانە هی جیاوازی ئەو نرخەیە کە لە گرێبەستەکە و توێتی ئێوە ئەوە بۆ خۆتان بفرۆشن پارەکەی بۆ خۆتان زیادەکەی و جیاوازی نرخی بازاری کوردستان لەگەڵ نرخی جیهانی ئەو غاز و نەوتە ئێمە دەیخینە سەری کاتێک ئەمە دەباتە دادگای تحکیمی دەولی لە بەریتانیا هەڵێ بە پێی گرێبەستەکە دەبێ ئەو جیاوازی نرخەمان باتەوە بردووشیانەتەوە و ئەم $121 ملیۆن هیچیە بۆ ئەوەی وەزارەت نەڵێ چاواشەکاریە نەخێر چاواشەکاری نییە لە مانگی 6 ساڵی 2016ەوە هەتاکو مانگێ پێش ئێستا ئەو زیادەیەی کاشتی هەورامی لە گرێبەستەکە و توێتی بۆ خۆت بیفرۆشە من نرخەکەشی بۆ پڕەکەمەوە خۆی فرۆشتوێتی داناغاز ئەم پارەکەی نەیاوەتەیە بردوێتی بۆ شوێنێتر بە دادگا هات ئەو پارەشی لێسەندەوە و $121 ملیۆن کە تازە بردویانەتەوە ئیجبارەن دەبێ بیاندەنێ بۆیە نەچەواشەکاری ئەوەی داناغاز کردوێتی بەڵکو هەڵی ئەم سیاسیە فاشیلانەیە کە هاتوونە وڵاتیان خستۆتە ژێرباری ئەم تاڵانی و قەرز و زیەوە دواتر دەگەرم لای بەرز کاک علی بەرز وتت ئەم کەیسە بۆنی سیاسی دێدەیان نیشتە سیاسەکە چێ لەم کەیسەی داناغاز بەڵێ بە دڵنیاییەوە سیاسی لەسەر ئاسی ناوخۆیی سیاسی لەسەر ئاستی ئیقلیمی پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە تاحکومی تەواوی هەیە بەسەر دۆسەی نەوت و غاز لە کوردستان بەگشتی بەم سنوورەشەوە ئەگەر ئەم گازە سوشتێت لەم ناوچا بەرهەم بەهاتایە ئەبوو بەهێسترین سەرچاوی ئابووری بۆ هەموو کوردستان کارەبای دهۆک تا خانەقینی دابی نەکرد ئەتوانی پێداویستە دارایی بەچی ئەمە دەکرا ئەگەر بۆنمە چی کرابەیە ئەم غازە بەرهەم بەهاتایە ڕێگان بۆ کۆمپانیا دابێ بەڵێ کاکین حەکیم لە ساڵی 2008ەوە ئەم کۆمپانیا ئەتوانێت غاز بەرهەم بێنێ ئەمان ناڵن بەرهەمی بێت بۆچی نایڵە طبعا یەکێک لە هۆکارەکانم باس کردی ئەمان بیانوەکانەوەی ڵێن گرێبەستەکە خراپێ باشە گرێبەستەکە خراپە توی خراپتریەکە یا خراپەکە لە شوێنێکە یەڵیتەوە ڕۆی ڕێکەوی لەگەڵ کۆمپانیاکە و چاکەکەیتەوە ئەمان بێمنەت بوون زۆر بێمنەت بوون وتیانە چیە طبعا هەموو ئەو پارانەی تا ئێستا دۆڕاندومانە هەموو ئەو پاران دوو جۆرە هەموو ئەو پارانەی تا ئێستا دۆڕاندومانە بە 2 ملیارەکە و بەم سەدە و بە 121ەکە ئەمە جیاوازی نرخی کۆندێنسەیتە کاکسۆران باسی کرد ئەگەر ڕوونتری کەمەوە کۆندێنسەیت جۆرە مادەیەکە پێکاتەیەکە لەم غازە بەرەمێنێت کوالیەتی لە نەوت باشترە ئەمڕۆ داناغاز هەموو ڕۆژێ 20,000 بەرمیل کۆندێنسەیتە با بۆ خۆی 1 دیناری نادا بە حکومەت ئەگەر ئەم کۆندێنسەیتە لێرە داناغازەی فرۆشێ کەمتر بکات لە نرخی بازاری عالەمی ئەبێ حکومەت یێنێ ئەو بەشەشی بۆ تەواوکە واتە ئێستا چەند کۆندێنسەیتی فرۆشتۆ بۆ خۆی پارەکەی هەڵگرتووە ئەو 2 ملیارێک کە ئەبا $2,000 ملیۆن جیاوازی ئەو نرخە کەمەیە ئەوە شەبا یعنی ئەم گرێبەستە زۆر خراپە لە بەرامبەر ئەوە کە ئەو غازە بەرەمێنێ و ئەیدا بۆ کارەبا و ئەمانە واتە تۆ کرێبەستێکی خراپت هەیە ئایا ئەچی ڕێ بکەوی لەگەڵ داناغازە و تەفەهوم بکەیت و لێک تێگەشتن دروست بێ یا بێمنەتەبی ناڵم بەرهەمبێنی چیەکەی بی کە ئەوش ئەڕوا ئەم هەموو پارت لێباتەوە گرێبەستی سکاڵای دووەم کە تۆماریەکە چیە لەسەر ئەوەیە کە تۆ ڕێگەت پێنەدا تەتویرکە ئەڵێ ئەمە هیچ کۆندێنسەیتەکەی لێ بردیتەوە ڕێگەت پێنەدا تەتویرکە مەسەن بۆ نمونە ئەڵێ من ئەگەر لە 2008ەوە تەتویرم بکردایە ئەوەندە سوودم دەسەکەوت ئەمە مەسروفاتی سابتەم چی ئەمانە لەسەری حسێب کردووە کە داوای 90 ملیارەکەیەکە
کێشەکە ئەوەیە ئەمە ئستمرارەتی هەیە ئێستا ئەمڕۆ نییە ئەمڕۆ من و تۆ باجی زیادەی و کۆندنسی تێدەن بەیانی ئیزافە بێ دوو بەیانی ئیزافە بێ سێ بەیانی ئیزافە بێ یعنی ئەم پارانە هەموو ڕۆژێک کەڵەکە تاکەی بەردەوام دەبێت هەتا ئەم دۆخە بەردەوام بێ و نەگەی بەڕێکەوتنیە ئەمە حل نەکەی ئەمە بەردەوامە بێ بەستەش سیاسیەکە ئەمە سیاسی ئەمە بەشی سیاسەکەی ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان ناوێ هیچ مەسادرێکی اقتصادی لەم سنوورە هەبێت بڕاوەتەوە ئەمە لای ئێمە پارتی طبعا خۆت زانی نەوت لە تەقتەقەوە دۆزرایەوە بەڵێ پارتی ئێستا دەسەڵاتی بەسەر 650,000 بەرمیل نەوتە هەیە هەموو ئەو سنوورەی بڵێم یەکێتی و گۆڕانیە ئەو سنوورەی لە دەسڵاتی پارتی نییە نزیکەی 58,000 بەرمیل نەوتی هەیە لە منی وەرگرە بەڵێ شاید بن 3 ساڵ کێڵ هەمووی نییە 5,000 هەیە لە حەسیرە 40,000 هەیە لە تەقتەق و 5,000 هەیە لای خەلەکان و ئەوانە وشکەکە تەقتەق ئەمە شاید بن بۆ مێژووەڵێم بەس بەهۆی سیاسەتی سامانە سروشتیەکانەوە ئەنوێ کێڵگەی تەقتەق بێکجاری وشکە من یەک نمونەی بەسیتی بۆ یڵمەوە شێخان 20,000 بوو تەقتەق 130,000 بوو ئێستا تەقتەق بووە بە 38,000 شێخان بووە بە 120,000 بۆ بیرەکان تەدمیرەکەن زەختی لێکەین بیری نوێ و حەفری نوێ و استثماراتی نوێ و ئەمانە بوونی نابێ لەو منتیقە ئەمەیە دوو ئەم غازە من لە دایان مەسئولیەتێتی وتوتمە ئەم غازە کە لە هەولێرە بۆ ئیسە بەرهەمی چۆن وتیانە زۆر هەر ئەوە نییە خۆ ئێسایانەوە ئیفلاس بە هەرچی کۆمپانیای منتیقە بکەن ئەوە تا خەریکە مەعمەلی شیمەنتۆکان مەعمەلی ئاسنەکان مەعمەلی خشتەکان هەموو ئینسانێکی خوێنەوار تێگا زەریبە و باج ئەبێ تەدریجی بێت معقولە لە یەک ڕۆژان نەوتی ڕەش لە 100 و کارەبا لە 100 لەسەر مەعمەلەکان زیادکەی ئەمە ڕێک بۆ ئەوەیە پێیان دابخەی بۆ ئەوەیە دەیان 1000 کەس دەست بەکار بێت تۆ ئەزانی لەم سنوورە 2000 پرۆژەیەوە ساوە لە 1200 بەڵێندەر 850 مایە پوچ بووە 110,000 کرێکار بێکار بووە لاول کاکە وانە بودجەی تەواوی محافظ نەک حکوومەت هەول محافظی ئەو لێ 200 ملیۆنە محافظی سلێمانی 25 ملیۆنە 25 ملیۆن دینارە ئەو 200 ملیۆن بۆ وایە لە جێگری سەرۆکی حکوومەت و لەم حزبانە بپرسە کە لەم حکوومەتان لە 3 ساڵی ڕابردووە 12 نەفەق و بەرزەپرد لە هەولێر دروست کراوە سیان لە سلێمانی هەیە هیچ 4 ساڵ لەمەوە پێشەوە ساو ئیشی تیان ناکرێت دەیان نمونەیتری بۆ ێنوە کە بودجەی نەسلەی شارەوانی کەلار 3 ملیۆن بووە سەردەمێ ئاکرێت 260 ملیۆن بووە تا دواتر ئەمە سیاسەتی حکومە بەڵام پارتیوا حکومەکە ئەمە سیاسەتی پارتیە ئەوێت اقتصادیەن زەلیلت کە هیچت نەبێ بۆ ئەوەی سیاسیەن تەسلیمی بیت ئێ باشە ئەی تۆ چیت پێیە ینی جگە لەوەی کاکسوەران وتی ینی ئەمە چەندین ڕۆژە پێشووتریش ئێمە بە بەردەوامی یعنی ڕاستەوخۆ لەگەڵم مەسئولاتانە لەسەر خەتین کاکە پێیان نەڵێن ئەمە ئەوراق کاکە ئەوە خەڵکی شارەزا ئەوە پسپۆر ئەوە دیکۆمێن ئەمە مەترسیە بۆسە ئایندەی وڵاتەکەمان ئاشتێورامی مواڵاتنیەکی لەندەنە 2 ساڵی تر ئەڕواتەوە من لە ئێوەیە پرسم تا پێش 2005 کێ ئاشتێورامی ناسیوە نەخێر زیاتر لەمە بە هەزاران چالاکی نەتەوەی لە لەندەن کراوە بە هەزاران کورد لە لەندەن پێشداری کردا یەک کوردم بۆ بڵێ لە لەندەن ڕۆژی ئاشتێورامی بینی بێ لە چالاکیەکی نەتەوەی کوردیا لە لەندەنە ئەگەر ئەمە دڵسۆزی نەتەوەیە لە 2000 2002 98 95 هەڵەبجە دوای هەڵەبجە کێ ڕۆژی ئاشتێ بەڵام لاوانەوەیش بوونم لە پێشتر و توێگەر من نەبام کورد نەوتی نەدەناسی کاکە ئەمەی کە ئێسەی دێن زەریبێ ئەم سیاسەتە چەوتەی نەوتە من ناڵێم ئاشتێورامی لە نەوت نازانێ شارەزایە لە نەوت بەڵام سیاسەتەکەی غەڵەتە تۆ ئەکرێ مەحامی بیت مەحامیەکی زیرەک بیت بەڵام مەحامی دۆسیەیەکی ئەم دۆسیە پڕە لە تاوان ئەمە یەکسان نییە بۆی کە من تۆ بڵێم ئەوە ئاشتێورامی مهندسی فەشەلی هەرێمی کوردستان سپاس دەکەم کاک سۆران سەبەردەوەی کاک عەلی باسی کرد ینی بۆ ڕێگە نەدراوە بۆ نمونە کارەبا کە ینی ئێستا گەر ڕێگە بدرێ بەو کۆمپانیە کارەبای کوردستان دەبێتە چەند وەینجا مەسەلەی سوتەمەنی غاز ئێستا غاز مەسەلەن گرفتیە غازی شلە غازی ماڵانیش بڵێن گرفتیەیە ینی یان مەسەلەی کە کارەبایانی ئەگەر ڕێگە درابای بم کۆمپانیە لە ڕاستیە ئەوان پرۆژەیان بۆ چەمچەماڵ و کۆڕۆمۆر پرۆژەیەکی گرنگ بووە شارێکی غازی زۆر گرنگ دروست بکەن ئەم شارە غازیە کێشەی کارەبای لە سەرتاسەری کوردستانان چارەسەرە کرد بەڵام پارتی دیموکرات دەبەرەوەی ڕێگای نەقلی کارەباکەی بۆ هەولێر پێناکرێ لە 300 مێگاوات زیاتر نایەوێت بۆیە وێزگەی کارەبا هەیە لە سلێمانی ئامادەیە حازرە
کێشەی کارەبای سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە چارەسەرەکە گرێبەستیشیان هەیە واش بێ پابند بن بە پێدانی ئیستیحقاقی گرێبەستەکە ئامادە نین سوتەمەنی پێ بدەن بۆی بەڵێ ساڵێکە تەواو بووە بۆ کۆمپانیاکە خۆی 405 میلیۆن دلاری لە دەرەوە قەرز کردووە ناوێتی ویشەی پێکردووە ئامادە نین بیخەنەیش بۆ لەبەرەوەی نایانەوەی کێشەی کارەبا لەم سنوورە چارەسەر باشە مەسەڵەن کێشەی حیزبێک ینی بۆ ینی سوود لەوە دەبینی مەسەرەن خەڵک لێرە بێکارەبا بێ مەسەرەن ئەوە دەبێ ئەوە کاگعالی وتی دەبێەوە حیزبانەی لەو حکوومەتە فاشی لە شکست خواردوان وەڵامی ئەوە بدەنەوە وەزیرانی کە لە ئەنجومەنی وەزیران دانیشن و بە موجامەلە هەڵەسن و دێنە دەرەوە و سەرۆکی حکوومەتیش چی ویست بێت چۆنی ویست بێ هەر ئەو بڕیارەی داوە ئەبێ ئەوانە بپرسن لەوە ئێمە بەداخەوە لە پەرلەمان پەک خراوین ئەگەر نا ئێمە لێ پرسینەوەی جددیمان لەم سیاسەتە فاشیلا کرد کە ئێستا دوو کەس بێن بە کەیفی خۆیان گرێبەست بکەن گرێبەستەکانیش کەس نەیبینێ دۆڕاویان لە مەحکەما ببینێ تا ئێستاژ ئێوە نەتان بینەوە پەرلەمانتا کەس نەیبینێ تا ئێستا هیچ گرێبەستێ نەبینراوە بەڵام خەڵکی شارەزامان بەڵێ بەڵام ئێستا ئەزانین کە بڕگەکانی مادەکانی ڕێکەوتنەکە گرێبەستەکە هێندە خراپە کە ئاشتی هەورامی ئەگەر هەر شانازیەکی هەبوو بێ لە نەوت گەورەترین شکستی بەسەر هەرێمی کوردستان و سیاسەتی نەوتی هەرێم هێنا فەرم و تەق ئەمە دەبێتێتی نیشتیمانی لی بێتە جواب لە 150-60 هزار بەرمیلی ڕۆژانە 130-140-50 ئێستا بێ بۆ 38,000 ئەم مانگە هۆکاری ئەوەیە کاشی هەورامی هەرتوێتی پارەتان نادەمێت تەتویرکەن پارەتان نادەمێت کێڵگەکانی پێچاکەن بیرەکانی پێباشکەن سیانەی بکەن هەرە بێ نەوتم بۆ زیاد دەرێنن تێکەڵی بە ئاو کردووە ماوەیەکی تر تەق نەوتی نامێنێ ئەم سنوورە فەشەل دێنێ نەوتی نامێنێ و ئێستا ئەبەم سیاسەتە شکست خواردووەی نەوت هەرێمی کوردستان بەردەوام بێت لە ناردنە دەرەوەی نەوت پاش ماوەیەکتر هەرێمی کوردستان نەوتی نامێنێ هەموو کێڵگەکانی تووشی هەرس و شکست و تێکەڵبوون بە ئاو و داڕمانە بێ ئەمانە هاتوون بەم سیاسەتە فاشیلە تاڵانی نەوتی ئەم وڵاتاکەن هیچ دوژمنێک لەسەر ئەم خاکە ئەوەی بە نەوت ئەم حکومڕانێتیە کردوێتی هیچ دیکتاتۆرێک لە عێراقا بە نەوتی ئەم وڵاتەی نەکردووە کە جەنگی ئێران عێراق و کوێیت و چۆ میلەتی کوردیشیان پێ کردووە بەڵام ئەمانە دێن وا ئەزانم ڕێنجێکیان داناوە بۆی چۆن بتوانن تاڵانی ئەم نەوتە بکەن و لێی مستەفید بن و دوایی چی لە ئایندەی نەوتی ئەم وڵاتە دێت کەیفی خۆیەتی ئێستا بەم سیاسەتە بەردەوام بین نەوتی هاڤانا و بای حەسەن دوو بەیانی لە کەرکووک دەستی بەسەر ئاگێرێتەوە حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان ڕۆژانە 200,000 بەرمیل نەوتی نییە من نازانم ئەم حیزبانە خەریکی چین کە بە بەرچاویانەوە وڵاتە وردە تەدمیرە کرێ بەس لە پێناوی ئەوەی گیرفانی ئەوانەی کە دەستیان بەسەر سیاسەتی نەوتی و داهاتی نەوتاگرتووە دەوڵەمەند ببن و پارەکان بەرن بۆ ئەڵمانیا و بۆ شوێنەکانی تر و خەڵکی تری چاوی دەرێ موچەی نییە بودجەی نییە ژیانی نییە کارەبای نییە یعنی تۆ بێیت غازی تۆ بگاتە هەموو دنیا باشە غازی ئێمە ئەلەو چەمچەماڵەوە دەرهەیە خەڵک لە پاکستان و ئەفغانستان خۆی پێگەرمەکاتەوە لەو بەستە لەو چیا ساردانە بۆ غازڕەوانە دەکرێت بۆ ئەو غازە بەڵێ دەڕوا بەڵام خەڵکی هەرێمی کوردستان لە چەمچەماڵە هەڵە لەرزێ لە سەرما و لە بێکارەباییە لەکوێی دنیا نرخی بەرمیلێک نەوتی سپی لە ناوخۆیە لێرە هەرزانترە لە هەموو دنیا گرانترە نەوتی ئێمە لەبەرەوەی نەوتمان زۆرە ناکرێم سیاسەتە فاشیلانە شکست خواردوانە هەروە بەردەوام بێ و ئێمەش هەر بینەری مردن و برسیکردنی خەڵک بین بۆی بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە بریتیە لە سیاسەتێکی زۆر مەترسیدار کە داگیرکەرێک بەهاتایە هەرێمی کوردستانی داگیر بکردایە وای لە نەوتەکەی نەکرد واشی لێ بکردایە خەڵکەکەی پێ ئەژیان بۆی خەڵک هەڵنەسێ لەو ئیستیعمارە لەم وڵاتە نەخێر ئێستا سزای خەڵکی پێدەن چۆن ئێستا سزای خەڵک بە نەوتەدەن بە سیاسەتی نەوتیەدەن بودجەی ئێمە لە بەغا بۆ بڕا لەبەرەوەی ئەمانەوتیان ئێمە لە ساحەفەمان ناوێ خۆمان زیاتر پایاکەی نەیفرۆشین کە سەیرمان کرد ئەی دزن نایفرۆشن کە دیار نەبێ داهاتەکەی وەجگەلەوە کاک حەکیم مەسەلەی داناغاز ڕەنگە حکوومەتی هەرێم کە تا ئێستا دینارێک لە دۆڕاندنەکەی نەداوە دڵی بەوە خۆش بێهێشتا ماوێتی نەخێر ئێمە زانیاریمانەیە کاک عەلی باشە زانێ
داناغاز بەنیازە 15 ملیار دۆلاری تر لە جەلسەی ئایندە بباتەوە دوایی هەموو بڕیارەکان بەرێ بۆ دادگای ICIA لە لەندەن بۆ ئەوەی پلەی کۆتایی پێوەربگرێ دوای ئەوەی پلەی کۆتایی پێوەرگر دەیبات لە نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ فەرموو لە داهاتی هەرێمی کوردستان لە سەتا ئەوەندەی هەموو مانگێکمانەوێ ئەو کاتە دەبێ خەڵکی کوردستان بزانێت چ کارەساتێ زۆر باشە بەرەبچین ناوبڕەکە ئێستا و قەرزی کە بڵێ و دە و پارەی کە دۆڕاندویانە بۆ نمونە ئەوەی کە تایاسە بەسی چەند موچەی خەڵک دەکات بەشی چارەکە موچە بەڵێ بەشی ئەو چارەکە موچەیەکن بەشی تایەسە چەندێکیان داوە لە ساڵی 2013 بەشی ئەوەیە کرد هین 2016 زۆر گەورەتر لەوەی مقارنێکە بێ ئەمە ئایندەی وڵاتێکە ئایندەی وڵاتێ نامێنێ ئەمە زیاد دەکات داناغازە بەرئیسەوەی کاکە سۆران وتی ئەو 15 ملیار دلار طبعامان ناتوان بیدەن وانە من دڵنیام ناتوان بیدەن هەموو مانگێ لە سا دوویە هەموو مانگە لە سا دوویە چێتە سەر هەتا بڕوە هەموو مانگە لە سا دوویەتە وەکو قەرزەکەی کویت لەسەر عێراق داهرێمی وەرەگرن 3 ملیار دلار زیاد وەکو قەرزەکەی کویت لە عێراق لەکوێ نەوت بفرۆشین لەکوێ پارەمان هەبێ حصەی داناغازی لێ دەرەچێ ئەمەش قەزەیەکی دەولیە ئەمە دیوەخانەکەی هەرێمی کوردستان نییە بە کەیفی خۆیان بیدزن و بیبڕن و بیدورن و بیشارنەوە لێیانە سەنن بە شەق باوەڕ بکە تەڕەفرۆشێکی سلێمانی و عەقدەی کردایانە چۆ ژێرباریەوەی ئەو زەرەرە بەسەر ئەم میللەتا بێنێ بەڵام ئەمە لە تەرەفرۆشێک وەکو تەرەفرۆشێکیش دەی نازانێت نەخێر معقول نییە بڵێم وەرە من عەقدێک دەمێ داناغاز بە عەقدەکە لە ماوەی 1 ساڵە 720 میلیۆن دۆلاری بە 720 میلیۆن دۆلار سەرفی کردووە ئیشەکەی کردووە لە ماوەی 1 ساڵە بە 120 پشکەکانی فرۆشتێتی 720 میلیۆن دۆلارەکەی کەوتۆتەوە گیرفانی ئێسش زەرەرەکەی بێ خەڵکی کوردستان پارانێ باتەوە بەڵێ سوپاس علی دواتر ناوبڕێکمانەیە دواتر قسە لەسەر مەسەلەی پرۆژە چاکسازیەکەی سەرۆکایەتی هەرێم دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێی ناوڵاتان لەگەڵمان بمێنەوە. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگەلێگەرێک پرسیاری تر لەسەر مەسەلەی داناغاز بکەین دواتر دەین سەر مەسەلەی پرۆژە چاکسازیەکە ئێستا و کێشەیە کە دروست بووە یعنی حکوومەت هێرێم بۆ دەیەوێ کێشەکە بۆ کۆمپانیایە مەسەلەن دروست بووە دەیەوێت ئەم گرێبە ساڵ بۆشێنێتەوە و بیدات بە کۆمپانیای تر ئاشتی ئەورامی یاخود پارتی بەویستی خۆیان یاخود بە عەقڵ و لێکدانەوەی خۆیان پێیان وایە توان داناغاز دەرکەن بیدەن بە کۆمپانیا تورکیەکان ئەوەی کەوتم سیاجێ تورکیا پێویستی زۆر بە خازی سروشتی هەرێمی کوردستانە بۆ پێی تورکیا بەردەوام کێشەی گازی سروشتی هەیە گاز سروشتی تورکیا زیاتر لە ئێران و رووسیا و ئازربایجان و ئەوانەوە دابینەکە هەمیشە کاتێکی فشار بووە بەڵام بەم غاز ئەگەر کۆمپانیا تورکیەکان سەیطرەکەن بەسەر تورکیا ئاسایشی تاقەی خۆی بە تەواوەتیە پارێزێ بۆیە هەدەفەکە ئەمەیە بۆ نمونە جەنێل ئەنەرجیان هەر کۆمپانیایەکی تری تورکی دۆسەی غاز لە کوردستانە بگرێتە دەست بەڵام من پێم وانە لەمە سەرکەوت بوون چونکە داناغاز ئەزمونێکی گەورەی هەیە لە محکەمە کەیسێ ناباتە محکەمەوە لە نەتیجا نەیباتەوە لە ئێرانی بردوێتەوە لە مەسری بردوێتەوە بۆیە پێم وایە بێمە حەل کرێ و حەل نەکرێ بەڕاستی وڵاتە وێرانە بێ من پێم سەیرم خەڵکە دانیشێ مەرگی خۆی ببینێ وردە وردە چی لێ دەم حەزبانە دانیشن مەرگی دەنگدەرەکانیان ببینن جەڵدەیەک سەرت کوژێ بە سەرەتان بە 2 ساڵت کوژێ باوەڕکە مە سەرەتانە
لە سەرەتانە ئەمە سەرەتان لە سروێکە و ئەمە سەرەتانە بۆ جەستەی هەرێمی کوردستان وردە ئێستا قاچی گرتووەتەوە بەیانی ئەگا بە دڵی ئەگا بە مێشکی ئەگا بە هەموو بەشەکانی تری جسمی ئەتکوژێت. باشە چۆن من پێتەڵم تۆ 15 میلیارد دلار بدۆڕێنی ئەم 15 میلیارە پارەت نەبێ بیدەی هەموو مانگە لە ساڵ دوی بچێتە سەر ئەزین چی لێت؟ ئەمە خو هەر ئەمە نییە کاکەگیان ئەی 5 میلیارەکەی تورکیا بە چیە دەیتەوە؟ ئەی ئەو 10 میلیارد دلاری بانقا بە چیە دەیتەوە؟ ئەی پارەی ئیستحقاقی 600 میلیۆن دلاری هەر جەنێرال ئەنەرجی قەرزارن. ئەو 4 میلیارد دلاری کۆمپانیا نەوتیەکان ئەم هەموو پارەی کۆمپانیا ناوخۆیەکان بە چیە دەیتەوە؟ پارەی بەڵێندەران بە چیە دەیتەوە؟ من میلەتی وا بێخەم و حزبی وا بێ باکم لە تاریخی بەشەریەت میلەت بۆ بێخەمە بەڵام میلەت بێخەمە خراپترین جۆری میلەتە میلەتە یعنی با اعترافکەین کەی بینیمان سلێمانی ئەڵێن منبعی ناڕازیە 100,000 کەس لەسەر جادە بوو لە 2 میلیۆن کەس لە 105 خەڵک ناکە خەڵک ئەوەشی کە ئەهات لە 2 میلیۆن 5,000 کەس 2,000 کەس ئەوی سەعاتێ بۆسێت و بڕواتەوە کاکە سیستەم وا ناگۆڕێ ئەبێ وەکو ڕۆمانیا خەڵک بێتە دەرەوە شەو بمێنێتەوە بەردەوام بێت ئەم دەسەڵاتەیە گۆڕێ طبعا کە ئەڵێم میلەت هەمووی نا ئێسش ئەوانەی کە ئەم پارانەیە دۆڕێنن ئەم خەڵکە برسیەکەن ئەم خەڵکە ڕەزیلەکەن ئەو خەڵپارەی و خەڵکەیە بنەوە لە قمارخانەکانی قوبرس و یۆنان و کێشوی ئەی دۆڕێنن بێنەوە باساڕە خەڵکە ڕاستی هەڵڤیان لەگەڵاکرێت ئەچنە تەعزیەوە خەڵکی فەقی دینار نییە لە باخەڵیا پێشی تەعزیەکان بۆ چۆڵەکان چێتەوە بۆی ئەوان لە پێشەوە دانیشن لە کاتێکە ئەبووە خەڵک نەفرەتی بکردای لەم سیاسیانە ئەم سیاسیان لە ڕوویانە بۆ کێ ئەمانەیە پارێزیێ خۆ چەند کەسێکن چین خەڵکیان پارێزیێ ئێستا من ناتم دیفاع لە مەکەم سەدان کەیس خۆمان و ماڵ و مناڵمان تووشی سەدان مەشاکیل و دۆسەی محکەمە و چی کردوتەوە لەسەر کێ لەسەر خەڵکە بەسەر خەڵکی سەرجنیەوە بە منەدا بە شانوباڵی ئەو لەسەر گەندەڵی زیێ باڵێ بەش ئێستا بە شانوباڵی ئەو مەسوولە هەڵەدا کە لە دادگای بریتانی پارەکەیە دۆڕێنێت ملک و ماڵەکەیە دۆڕێنێت پارەکەی ئەباتە دەرەوە بۆ دەرەوەی وڵات لە قمارە ئەی دۆڕێنێت ملک و ماڵی پێک بێت وەختای میلەتە بڕۆ بابیانی دەنگدان بکرێت بزان دەنگ بەکێ دەن دەنگ بەوانەیە دەن کە بە شەو سەرخۆشن بە ڕۆژ دزیان دێکەن بە شەو قماریان دێکەن بە ڕۆژ دزیان دێکەن کاکە خەڵک ئەبێ وشیار بێتەوە خەڵکە بێ ئەمە قبول نەکات باوەڵکە ئەم کەیسەی داناغاز دزیەکەن بە شەوەیکەن بە قماری دۆڕێنن تەسەورەکەی بەرپرسی ئێستا زانین چییە مەترسیەکی تر دروست بووە کاک حەکیم مەترسیەکە ژەوەیە ئەم بەرپرسانە کوڕەکانیان پێگەیون ئێسەوەی کە احتیکارێک کرد جاران خۆیان بوون ئێستا کوڕەکانیشیان هاتۆتە پەنایان جا کوڕەکانیان لە خۆیان خەتەرترن جیلێکی نوێن بەسەر پارە و ناز و نیعمەتان بە شێوەیەکی زۆر نائەخلاقی سێ ڕۆژە کۆمەڵە تەنکەر و چی و ڕێگەی کۆرمۆریان گرتووە ناڵنی LPG و غازی ماڵان و چی ماڵان بەڵێ سێ ڕۆژە گرتویانە کوڕی مەسوولەکانن کاکە کوڕی مەسوولەکانی ئەم منتیقە کوڕی مەسوولەکانی ئەم منتیقن خۆ کێ توانێت ڕێگەی بگرێت تۆتوان دەبڕ ڕێگەی دوو تەنکەر بگرێ بزان چیت لێەکەن کاکە میلەتە بێ وشیار بێتەوە ئەبێ بزانی خەریکی چین ئەبێ بەسە هەڵدان بە شانوبە کاکە سەیری ژیانی خۆکە و سەیری ژیانی ئەوان کە ئەمە بەسە سەیری ملک و ماڵ و حاڵ و وەزعی خۆت کە و سەیری ملک و ماڵ حاڵی سەیری دراوسێکت کە و سەیری ئەوان کە بە 100 استیعلامات ناتوانێت ببینە شەو ڕۆژ بە شانوباڵی هەڵەدا بۆ وەڵا 30,000 50,000 100,000 بە گەندەڵی بەدزی کە پارەی حرامی میلەتە بەدزی ئەیدەن بە تۆ قبوڵێکەی تۆ وەرەگری ئەڵەی بە شانوباڵی و دزانە هەڵەدەی کاکە بێ میلەتە وشیار بێت و ئەمەی قبوڵ نەبێت ئەبێ ئەم حزبانە وشیار ببنەوە ئەمەیان قبوڵ نەبێت بەڵێ گۆڕان کۆمپانیای نەوتی نییە بیری نەوتی نییە چاڵی نەوتی نییە کۆمەڵ نیەتی بەڵام ئەبێ بە زمانێکی ترم چارە بە یەکێتی و پارتی بڵێن بۆستە کاکە بۆستە کۆمەڵ گۆڕان دەی پێیان بڵێن بەڵێ پێ پیان بڵێن بۆستە خەڵکیش پشتیوانیانەکە هەموو خەڵکێ پشتیوانی بڵێن بۆستە کاکە قبوڵمان نییە ملک و ماڵی ئەم خەڵکەی کە دەنگدەری ئێمەن کە خەڵکی ئەموڵاتەن بیدۆڕێنی بەس بۆ بیبەنە دەرەوەیانەکەی تر یەک گرتو ئیسلامیش کاکە خۆی گرتو ئیسلامیش باوەڕ ناکەم بیرە نەوت دڵیان بیرە نەوتی نییە پاڵاوگەی نییە ئینی نییە ئەخوامانە بێن قیادەی خەڵکن چکە قیادەی تر دروسە بێ لەوە دڵنیا بە ینی ئەمەزە عنی خەڵک ئیتر لە ناچاریە بیر لە شتی ترە کاتەوە ئێستا گوێی لێ ئێمە بەردەوام قسەکەین باشە تێگەشت ئیتر بیر لەوە کاتەوە پەنایە بدۆزێتەوە چۆن دیفاع لە مافەکانی خۆی بکات چونکە کاکە ناکرێت ینی ئێستا ئەم مەسوولانەی کە لەم منتیقان بە تایبەتی ئەوانەی یەکێتی لە حکومان ئەم هەموو کەیسەی داناغازە لایەن قەزیە نییە باوەڕکە لایەن قەزیە نییە ئێستا ئەبووە هەزار ئەوەی ئێمە ئەوانەی دەسڵاتیانەیە خەمیان بووە داتا و بەیاناتیان کۆ کردایەتەوە لەگەڵ
حکومەتەکەی پارتیا قسەیان بکرا چۆن ئەمە چاکەنەوە بەڵام ئەوە نەخەمی ئەوانە نێچیروان بەرزانی تەلەفۆنێکی کاکە مەسوولی گەورەی یەکێتی کە لەم شارە بەردەوام قسەکە لە مەرجیجا شانازی بۆ کردو نێچیروان ڕقەمی خۆی داوە پێی ئەمە ئیتر چۆن نەتوانێت مواجهی نێچیروان بەرزانی بەرپرسیاوە هەبووە بەڵێ بە کورە دەیان ئەمە ئیتر چۆن نەتوانێت مواجهیکە شانازی بۆ دەکا بەس ڕقەمی بە ڕقەمەکەی خۆی پێداوە ئەمە چۆن ئەتوانێت مواجهیکە چۆن ئەتوانێت پێی بڵێ بۆ واکەی لەم کێڵگە نەوتیانە بۆ نابێ نەوت لە گەرمیان بەرهەم بێ ئەی بۆ ئەبێ لە شێخان بەرهەم سپاس دەکەم کاک سووران سەبارەت بەو ڕاپۆرتەی کە ئەمڕۆ بڵاوکراوەوە ڕاپۆرتی چاکسازی ئێوە پێشتر لەگەڵ کاگعالی کۆمەڵێک مەلەفتانە بۆ لەمە دو مەلەفەکان نابن بۆ لای ئەو لیژنەیە بۆی ئەوانی ژیسی لەسەر بکەن بۆچی پێ دەکەن کاک سووران بۆیان بەری هەمویان لایە بەشێک لەوانە بێ خۆیان بگیرێن چۆن ینی سەرۆکی پارتی دیموکرات لەو کەیسانەی کاڵێ لە نزیکەکانی خۆمەوە دەست پێەکەم ئەگەر بە فعلی چاکسازی بکەن نەبێت دوو کوڕی خۆی جارە بگیرێت چکە دۆسیەکانیان لە دەستەی دەستپاکیە با سەرۆکی دەستەی دەستپاکی بڵێ دۆسیەی دوو کوڕی سەرۆکی پارتی دیموکرات لەوێ نییە لەسەر یعنی لەوێ ئێستا تۆ بەڵگەت لایە بەڵێ من و ئەم کاک عەلیە لەگەڵ دکتۆر شێرکۆ لە دادگای دەستپاکی سلێمانی 91 لاپەڕە ئیفادەمان لەسەر دزینی قوتی خەڵک و داهاتی ئەم وڵاتە لەسەر چەندین بەرپرسی گەندەڵ داوە کە لە نێو ئەو دۆسیانە دوو کوڕی ئەویتی هەیە بۆ تا ئێستا وەرەقەیەکیان بۆ نەچووە ئەم ئاشتی هەورامی ئەم فەزیحەی هێناوە 25 دۆسی لە دادگای دەستپاکی لەسەرە کوا لەوە ئەڵێ وڵات چاکسازیمان کردووە بیر ئەوانەی ها و شتە سووریانی بیر هەڵەکەنن گرتومانن ئەزانی کیان گرتووە هی فەقیرەکانیان گرتووە کە ئاویان نییە بیخۆن بە زرمە زرمی ماڵە مەسوولەکانیان نەبیستووە کە بیریان بە کەیفی خۆیان لە هەموو باخەنە یاسایەکانیان لێداوە کورۆ گاڵتەکردنە بە عەقڵی خەڵک ئەمە پرۆژە نییە ئەمە پرۆژە نییە وەرە با باسی کەین ئەگەر چاکسازی بێت دەستیان ماچەکەین پشتیوانیان نەکەین ڕێزیان لێگرین بەڵام دزو گەندەڵ چاکسازی لەکوێ پێیەکرێ کاکە کولانەی مریشک وەکو مایکڕۆ بنەڵێ ئەگەر جوجکەی بخورێ ئەبێ بچی چەقەڵبێنی بڵێ وەرە تەحکیم کە بزانە کێ جوجکەکەی خواردووە با بە خۆی خواردوێتی ئەمانە یانەوێ هەنێ فەقیری بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەر و لیژنەی مشتریات بگرن بڵێن وەڵامە لەسەر گەندەڵی و دزیە ئەزانی بەشێ لەوانەی گرتویانە کێن ئەوانن کە لە پشتی ئەمانەوە دزیان بۆ خۆیان کردووە گرتوونیان توانە وەرەوەرە ئێمە ئازانین چەندە دزیەوە زیاکەی چۆن ئێمە ئاگامان لێی نییە وەکیل وەزیران لە عێراق گرتووە لەسەر چی لەسەرەوە ناکە دزی بۆ خۆیان کردووە لەسەرەوەی بۆ خۆی کردووە ئەوەی دزی بۆ ئەوان کردووە پارێزراوە معەزەزە مکەڕەمە بەیانی بێتە بازار نەقافڵەی سیارەی بەرەکەوێ نەسێڵفی لەگەڵ یاگرتنی ڕێ هەیە ئەمانە پێی ناوترێت چاکسازی سەیرم کەم ئەوەی کەوتویانە پۆرتاڵێکی ئەلەکترۆنی دامەزرێنراوە سەرجەم دۆکۆمنت و گرێبەست و زانیاریەکانی نەوتی تایە دانەمەزراوە کوا گرێبەستی نەوت لە پۆرتال بڕاو ناکرێتەوە پەرلەمان داوامان کردوڵێ نایدەین یەک گرێبەستمان نەدیوەم درۆ دەلەسەیە چییە سەیریکە لەسەر باج ئەڵێ لە مەولا تا ئێستا باج لە کۆمپانیای نەوتی نەسەنراوە بەس لە مەولا لێسەنین یعنی چی نەوت لە وڵاتان نەما ئیمجاڵی باجیان لێوەرەگیرێ کە پێشتر نەبووە بۆ نەبووە بە پێی قانون چەسپیوە دەبێ هەبێ جگەلەوە مڵکانەی کێڵگە نەوتیەکان وەزارەت وەریگرتووە کوا پارەکەی جگەلەوە هیچ جۆرە بەخشینێک لە باج نەماوە وایە نەخێوان نییە کاکە بە پێ قانونی ئیستیسمار کە قانونێکی خراپی هەرێمی کوردستانە لە لیژنەی دارایی چاکمان کرد کابرا بە پێ قانون بەخشراوە بەڵام شێوەیەکی خراپ بە ئیستیغلالێکی خراپ جگەلەوە ئەڵێ ئەمە زۆر گرنگە لە ساڵی 2014 دەستیان بە تەقەشوف کردووە بە سا هەفتە مەسەلەی سیانە و خەدەماتیان کەم کردوتەوە بە لە سا 50 خەرجیە گشتیەکانیان کەم کردوتەوە وەکو ئەڵێ لە ساڵی 2013 18 تریلیۆن و 700 میلیارد خەرجیە گشتیەکان بووە لە هەرێم کەچی لە ساڵی 2016 5 تریلیۆن بووە 18 تریلیۆن بۆ بە 5 تریلیۆن ئەی خێرە لە ساڵی 2016 13 تریلیۆن کەم کردوتەوە بەڵام هێشتا موچەی مانگی 12 نەداوە جگەلەوە
20 میلیارد دلاری شەڵی قەرزان ئاش لێ وڵا 20 میلیارد دلارم خەرزار 12 تریلیۆن 12 میلیاریشی لە بانکەکان دەرێناوە کەس نازانێت چی لێ کردووە جگە لەوە ئەڵێ ئێمە ئەوەی کە 2 بۆ 3 میلیارد دلار بۆ بەرهەمهێنانی کارەبا بوو کردومانە بە سفر وەکو ئەوە وایە بڵێ کارەبای 24 کاتژمێری خەڵک کە نەما ئێمە بەدەستی خۆمان کردومانە بە 6 کاتژمێر بە 7 کاتژمێر بە 10 کاتژمێر ئەمە چاکسازیە بەڵێ باسی لەوە کردووە سەبارەت بە ئەڵێ لە مەسەلەی زیادکردنی داهاتە گشتیەکانی گومرگ ئەڵێ 530 پێناسەی گومرگی زیادین تازە دانراوە واتە ئەم کراسە ئەم سەعاتە ئەوەی کە ژیانی خەڵک پێویستێتی باجیان گومرگیان زیاد کردووە لەسەری ئەبێ خەڵک بە گران بیکڕێت لەم قەیرانە کە موچەی نادەنێ ئەمە چاکسازیە یا ئەمە بارگرانکردنی خەڵک کاکە کێشەی گومرگ لە تعریفی گومرگیان نیە کێشەی گومرگ لە دزینی داهاتی گومرگایە کە کەس نازانێت چەنە ئەو بۆ خۆی و ئەم بۆ خۆی زۆری تر لەمانە گەربەی نەسەری ئەڵێ وەڵا سیستەمی باهێومەتریمان داناوە ئەمە چاکسازیە ئەمە دەبوو معقول نییە عیبێ و شوورەیەکی گەورەیە دوای هەش کابینە ناوی فەرمانبەران بە سیانی نە بە چواری نەبێت لە وەزارەتی دارایی تازە سیستەمی باهێومەتریەکەن ئەویش 2 موچە و 3 موچە ئاگرێ پاسەوانی بەرپرسەکان دەرماڵەکان خانەنشینی نایاسایی من ئومێد دەکەم ئەمە ڕاست بکەن معقول نییە پیاوێک جاش بووە دژی ئەم میلەتە بووە بەعسی بووە حیمایی بە لێشاو هەیە بەڵام پەرلەمانتار بە قانون 3 پاسەوانی هەیە ئێستا ئەو ماونە و جاشانە ئەوانە بە ناوی ڕێزدارانەوە بەس پارتی 21,000 حیمایی هەیە دەیفەرموەرن هەڵی وەشێنەوە خەڵکیە کابرای مەکتەب سیاسی فەوجێکی هەیە یخۆمە کێیە ئەگەر دەست بۆ ئەوانە بن وڵەن هەڵمان وەشانەوە هەر قسەی سەر کاغەزە کاک مەسعود ساڵی 2011 لەمە باشتری وت لەمە چاکتری بڵاو کردەوە بەڵام لە ئەرزی واقعە هیچمان نەبینی و ئەمە بۆ ڕووپۆشکردنی ئەوەیە کە قۆنسڵخانەکان وڵاتان بڵێن چاکسازیەکەن نەخێر ئەمە چاکسازی نییە هاتوون کتابیان کردو بۆ هەموو وەزارەتەکان لەم ساڵاچیتان کردو بۆمان بنێرن کردویانە بەم راپۆرتە حکوومەت بەو شکست خواردووی خۆی سوپاس دەکەم کاگالی تۆش پێ دووە دەست نەبراوە بۆ مەلەفە گەورەکەن یاخود بەس لە مەسلەی مەلەفی نەوت و خەلجێگەشتەکان باز لە پرۆسەی تەندەر دەکەن مەسەر بۆ کۆمپانیای دیلۆیت ئەڵێ 23,000 موچەی کەمەندامان بڕیوە توخوا گەندەڵێ وڵاتە لە موچەی کەمەندامی خۆبەسەرایە طبعا ئێمە دەستی هەر کەسێ ماچەکەین کە ئیسلاحات کا لە وڵاتە بەڵام دەست نەبرا بۆ دۆسیە گەورەکە منە خۆم وەکوتی دۆسیە گەورەکان قوربان 88 دۆسیم داوا بە دەستەی نەزاها و داواکاری گشتی بۆ محکەمە لە سەرۆک وەزیر و جێگرەکانی وەزیری سامانە سروشتەکان وەزیرە پەیوەندیدارەکان 3 ساڵە من خەریکیان بەزمم تاژەیەکێ نەچووە محکەمەوە من بڕۆمەوە فایدەم بۆ هەمووش خۆم ڕۆشتوم و کەیسەکەم داوە بەڵگەنامەم داوە دوو پارەیەکی زۆری نەوت لە ساڵی 2015 و 16 دیار نەماوە ئەو ئەڵێ 20 میلیارد دلارمان قەرز کردووە لەم 3 ساڵا بۆ موچە کاکە هەموو موچە یەکسانە بە 13 میلیارد دلار تۆ چۆن 20 قەرزاری کە ئەی داهاتەکە کووە ئەمە جگەلەوە ئێمە بە مستەمسک پێشووتر هەموویمان داوە کە ئەم داهاتانە چیلیا ئاشتێورامی چی کردووە بۆ خۆی بۆ خێزانی بۆ کێکیە چۆن پارەی پرۆژەکان دیار نەماوە چۆن هین دیار نەماوە دوو یعنی دیسانەوە تاکی دەکەمەوە من هیوادارم بە تایبەتی بەشێکی جددی بێ من یەک دوو نمونەت بۆێنمەوە باسی زەوی مساتەحە و ئەوەیەکە سەرۆکی حکوومەت پاڵاوگەیەکەی ناوی پاڵاوگەی کارە محسوبە لەسەر پارتی دیموکراتی کوردستان باشە ئەم پاڵاوگەیە حکوومەتی عێراق دروستی کرد ئەمان تەطویریان پێکرد مساتەحە بوو ئەبێت دوای 15 ساڵ بیگەڕێنیتەوە بۆ حکوومەت باشە ئەمان چون تاپۆیان کرد لەسەر پاڵاوگەی کار لەم ماوەی ناوی ئیسلاحە بەڵێ لەسەر خاوەنی کۆمپانیای کار لە کاتێک ئەمە مساتەحەیە مە کفرە ئەبێ بیدەیتەوە هەر تازەکیەوە دیکۆمنتەکەم لای لەم ڕۆژانە بڵاویەکەمەوە مەشروعێک هەیە ئەبۆیە ساڵی ئایندە بیدایەتەوە مساتەحەیەکە لە عینکاوە 8,000 مەترە لە بری ئەوەی بای زیاتر لە 20 میلیۆن دلارە هی تاو ساڵێترە بێ بەی خەڵک وەڵا نێچیروان بەزین ڕێکچووە تاپۆی کردووە لەسەر خاوەنەکەی ئەمە دەیانی وا 20 میلیۆن دلار بەڵێ 8,000 مەترە 8,000 مەترە لە عینکاوە بەڵێ ئێمە ئەزانین بە دوواداسوونمان کردووە دەیان پرۆژێتە من دیسانەوە تاکی دەکەمەوە من بزانم ئێسێمە سیاحمان نییە لەگەڵ کاک مەسعودا بە سەرۆکی هەرێمی ناساینوان نییە وەڵڵاهی بزانم ئیسلاحاتی بەجددیە بزانم بەجددی هەموو یەکرێتەوە بزانم بەجددی هەموو یەکرێتەوە ئامادەم شەو ڕۆژ وەکو موەزەفێکی خۆبەخش ئیشان لەگەڵا بکەم
بەجددی ئێستش لێرەوە دایان جاری شوتومە کەی دۆسەیەکتانەوێ کەی ڕقمێکتانەوێ چیەوێ منەی دەم بەڵام من ئەمانە ئەخوێنمەوە بە بەراورد بەو دزیانەی کە من ئەزانم بەو گەندەڵیانەی من ئەزانم ئەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەم ئاشتی هەورامی و ئەم ستافەت چیان کردووە بە وڵاتە چۆن ئیفلاسیان بە هەموو شتێک کردووە ئەمانە نابینم لەمە دۆسیەی نەوت بەداخەوە من پێتەڵم ئەمە بینی ئەمە بەڵگەنامەیەکە بە تەفسیلەکەی ئاشتی هەورامی لە یەک ڕۆژە 600 ملیۆن لتر گازوایلی بە نرخی گران لە خێزانی خۆی کڕیوە بەو سعەیە کە خێزانەکەی تەڵەبی کردووە واتەوتێتی بەڕێز وەزیری ئەمە ژنەکەی لە خوارەوە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان 200 ملیۆن لتر گازوایل دەبێ بە 800 دینار بە ئەوەنە هەر هەمان ڕۆژ ئەم عریزەوەک خۆی بڕیارماندا بەکرینی 200 ملیۆن لتر گازوایل لە فلان کەس بە هەمان نرخ هەمان ڕۆژ 150 ملیۆن بەڵێ هەمان ڕۆژ 150 ملیۆن هەمان ڕۆژ 200 لە یەک ڕۆژە 600 ملیۆن بە سێ وەرەقە وەک خۆی بووە بە کتاب سامانە سروشتەکان ئەمە کفرە کاکە ئەمە کفرە مە حکمی گەورەی لەسەرە ئەو هەموو مستەمسەکاتەکان لای من بەخوا ناردووشمە بۆ ئەوان ئیشی لەسەر ناکە دەیکوا ئەی بۆ ئاشتی هەورامی نادرێتە محکەمە دەیان کەیسی تریش بەڵام تۆ ینی ئەم ئیشە بە ئەم قەزەی فەسادە 200 دۆنم زەوی زۆر باشە من نازانم لەکوێم 200 دۆنمە زۆر باشە بەڵام وەرە من 4000 تری دۆنم زەوی ئێنە پێ پیشانەدەم باشە نەک 200 ئەوە باشە بەڵام یەک دنیا کەیسی تری گەورە هەیە کاکە هەر راپۆرتی کاکە لە 2007ەوە ئەمانە بەدالەی تەلەفۆنات و ئەنتەرنێت هی حکوومەت بوو هیچ مشکلەی نەبوو دوو کۆمپانیان هێنا کرد بە شەریکی لە سا هەفتا داهات بۆ تۆ لە سا سی بۆ ئێمەوە و پیاوە ئاگادارە دوای 7 ساڵ چوومانەوە پارەی لە ساسیەکە کواوەرتان گرتووە قازان خۆ ئەنتەرنێتەر قازان جوانی وتیان نەوەڵا سیرەکەین لە ساسیەکە شێندا بە کۆمپانیەکان بوو بە لە ساسڵ کاکە هەرچی پارەیە لە بانقی حکومەتا بوو لە دەی حوتی 2014 هەرچی پارەی بەرهەمی نەوتە بە یەک ئیمزال لە بانقی حکومەت دەرکراوە بانقی کوردستانەوە هیچی دیار نەما خاڵێکی کە لە مانجی یەکی پار ساڵە سیانزە مانگ پێش ئێستا سەرۆکی حکومەت و جێگرەکەی یەک دنیا خەڵکیان کۆ کردەوە دەیان بڕیاریاندا بە ناوی ئیسلاحەوە ئەوەی بۆ خەڵک خراپ و جێبەجێیان کرد زیادکردنی باج و زەریبە لەسەر خەڵک کەمکردنەوەی موچە بپرسە بانقی کوردستان و دۆسەی ئاڵوگۆڕی درا و هەڵگرتنی پارە لە بانقی کوردستانە چی لێ هات بۆ لەم دۆسیانە بۆ بوونی نییە خۆ هیچ کەیسێک نییە بانقی کوردستان بەبێ ئەوەی هیچ بکات بەبێ ئەوەی هیچ بکات بەس لە ئاڵوگۆڕ بە دوو کلیکە ممانگە 30 ملیۆن دۆلار وەرەگرێ ئیتر خۆ ئەمە زۆر عەلەنیە بۆ بوونی نییە دیسانەوە تەئکید دەکەمەوە لە سا یەکی ئیسلاح باشە بەڵام ئەم دۆخە خراپەی کوردستان پێویستی بە شەپۆلێکی گەورەیە بۆ ئیسلاح و پێویستی بە پاڵنانێکە من پێم وانییە بەم جۆرە پینە و پەڕۆ بکرێ و بە دڵنیاییەوە ئەوەی کاک مەسعود لە ساڵی 2011 ڕایگەیان زۆر لەمە باشتر زۆر باش کاک سۆران ئەوەی کە زۆر بە کوتی کاتمان کەمەوە ئێستا پەرلەمانمان نییە ئەو دام و دەستگانی کە ڕوبەڕووی چاودێری دەبنەوە ینی دەکرێت لە دۆخێکی ئاوادە دام و دەستگای یاسایید نەبێت ڕوبەڕووی گەندەڵی ببیتەوە یان ئێستا ڕێگە خۆشترە بۆ گەندەڵکاران لەم دۆخە بێنە ئەو گەندەڵی لە ئێستا هەیە و دزی و تاڵانی لە ئێستا هەیە لە کەم کاتا هەبووە بەبەوەی نەبوونی چاودێری و ئەو بێسەروبەریەی لە وڵاتە هەیە و بێدەنگی ئەم لایەنانەی کە هەیە بە هیچ ڕازی بۆ بێدەنگ بێ هەیە بە هیچ ڕازی بۆ بێدەنگ بێ لەگەڵیشیا بێ باز لە هەندێشت کراوە چاکسازی ئەوەیە کە بڵێ وەڵا چاپکردنی کتێب خەرجەکەی منێڵاوە چاپکردنی کتێبی قوتابخانە بە چاکسازی دانراوە بەڵام لە بازاڕە تەلەبە بچێ بیکڕێتەوە ئەمە ئیسلاحە فەرموو زەوی مساتەحەوە بەرهێنان تەملیک نەکرێ تحداکەم یەک زەوی مساتەحە و یەک پرۆژەی مساتەحە هەبێت تەملیک نەکرێ تحداکەم 25 ساڵە یەک پرۆژەی مساتەحە وەرگیرا بێتەوە هەمووی کرا بە ناوێەوە باشە جگە لەوە ئەڵێ داواکاری گشتی 900 سکاڵای لەسەر سەرپێچی کاران تۆمار کردووە چەندیان چوونەتە بەردەم دادگا چەندیان هەر ئەسڵەن جوابی دادگا نادەنەوە ئەسڵەن بەشێک لەوانە تەبلیغەکە کەس نازانێ بۆ کوێی بەرێ ماڵەکەی کامەیە ئەڵێ نەها ئەو شتە زل و باخە گەورە و وێلا گەورابینەوە ماڵی فڵانە چێ حرەسەکەی بەردرگە هەڵێ بۆی لێو نین وەرەقەکەش بەرەوە بۆ دادگا ئەوە هەبووە چۆن نییە کێ جوورەتەکە تەبلیغە بەرێ بۆ وەزیرێکە وەکو مافیا دەستی خستۆتە داهاتی ئەم وڵاتە و دادگا داوایەکە ناچێ وەزیر هەبووە بە خۆمی و دوێتی تۆ دۆسیەکەی منە بردوۆتە دادگا پۆلیس تەبلیغی بۆ ناردوم بەڵام سەرۆکی حکوومەت پێی وتوم هەتا ماوی ڕێنادەم بچیتە دادگا و پۆلیسی چی ئەو پەرلەمانشمان وەزیر وای وتووە وەزیرەکە ماوە بەڵێ وەزیرەکە ما و ئەم هەموو فەزاحەتێ بەسەر وڵاتات
جگە لەوە باز لە وەزارەتی پێشمەرگاکە ڕاستە گەندەڵی گەورە لە کڕینی چەک و لە جل و لە خواردن و لە نەوت و لە هەمووی کراوە بەڵام کوا و هەموو چەکەی وڵاتان هێنایی کوا و هەموو چەکە پێشکەوتەوە بۆ بەو پێشمەرگە ڕەش و ڕوتانە نایبینی ئەزانی لە دوایەوەی شەڕی داعش نەماوە پێشمەرگەیسە لەو قڕ و چڵپا و سەنگەرانە هەموو ئیهمال کراون لە نانیان لە ژیانیان لە سوتەمەنیان لە هەموو شتێکیان ئیشیان پێیان نەماوە هەموو ئەو چەکانە لای ئەوانن کە بوونەتە مەترسی لەسەر ئازادیە وڵاتەوە ترسمان هەیە بۆ ئێمە یەخەیان نەگرین بە وڵاتان ئەڵین ئەو چەکانی ئێوە پێتان داون شەڕی داعشی پێکراوە شەڕی داعشی پێ نەکراوە زۆرینەی لە دەزە و هێزانن کە ئێستا نەوتە دزن بوون بە مافیا و بوون بە مەترسی لەسەر ئازادیە وڵاتە بەیانی ئێمەی پێکوژن جگە لەوە کاکە کاتمانەوە سوپاسەکە بە کورتی بێت لەسەر دەرمان بەشی زۆری ئەو کارەساتەی لە وڵاتە هەیە و ئەو خەڵکە تووشی ئەم هەموو نەخۆشی و دەردەبووە ئەو مافیایانەی دەرمان دێننا وڵاتە خراپترین جۆر و تەزویرترین جۆر لە وڵاتێکی دراوسێمان نەهێنن بە ناوی دەرمانی چاکە ئاشکراشە دوو مەکتەب سیاسی لە پشتە بەڵێ دوو لە دەرمان دەرمان هەموو خەڵکەزانی ئەوەی لە کەرتی سەحایش کازانی ئەڵە 100 تەن ماوە بەسەرچوو دەسی بەسەراو گیرا ئەی هاوار 100 تەن دەرمانی ماوە بەسەرچوو لە چۆوە هات چێ هێنای ئەی بۆ پسکی تێ لە مارکێتێکا گیرێ جەماعەتی قایم قامەتن لافی تێ بۆ حیابردنیەکەن بە دوکانەکە لەسەر پسکی تێکسپایر ئەی 100 تەن کە جەنابی سەرۆکایەتی نازام کوێی پێڵێن 100 تەنە گرتووە ئەمە کێ هێناوێتی 100 تەن سوپاس دەکەم یەکالێگە شتێکی زۆر بە کورتی ماوەیە کاتمان تاوە وڵی ئایندەیە وڵاتە لە بەردەم مەترسیەکی گەورایە و ئەم جۆرە لە سیاسەتی پارتی و تەسلیم بوونی هەندێک حزب بە سیاسەتی پارتی نەک یارمەتیمان نادا ئەم وڵاتە بەرەو داڕوخانەوە کاتی ئەوەیە لەگەڵ ئەم جۆرە لە سیاساتا قسەی جددی بکرێت و ئەگەر ئەم حزبانە نەیان کرد ئەبێ خەڵک خۆی قسەی جددی بکات بەڵای سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ئەمەدەموتان بەڵای بینەرانی برە زۆر سوپاس بۆ سوپاس باوکارانە خواتەمەلا